بەهۆی بارانبارینێکی بەخۆڕ لە سنووری پارێزگای هەولێر لە شەوی ڕابردووەوە بەهۆی نەبوونی خزمەتگوزاری پێویست لە ناوگەڕەکاندا و نەبوونی سیستمێکی باش و سەردەمیانەی ئاو ئاوەڕۆ زیانێکی بەرچاو بە چەند گەڕەکێکی شاری هەولێر دەکەوێت. بەشێک لەو هاوڵاتیانەی ماڵەکانیان بە تەواوەتی ژێر ئاو کەوتون دەڵێن بەهۆی کەمتەرخەمی و خەمساردیەکانی حکوومەت لەگەڵ بارینێر شەپۆلێکی باراندا ترس لە دڵیاندا دروست دەبێت. بالنسبة أو كورانا لا تقريبا 8 ساعة عالمانا ساعات سي و 8 دقيقة حتى 6 أو آوا هم لو مالانا بو الجيران ما يتنيش ما بحقت جان نماوا معافظ دري باش بس تساوي أو باشية يسكلا جورينيا هم لو إيرو كان بو بس كانوا مقاولة كان هم لو جيفاني بو كباري بدزن مخابن داي دوسيا روجي كشولا حكومة خرابة راس حكومة خرابة بس سيدي مقاولة كام كا فالمويساكا 6 صندوق كدوا يجلس الشياسي يجلس دستي سيداوي للسيداوي 6 صندوق هاسيك بس جيفان بركناكيا بس خو ما بيقطار كرا هيتم بيقطار نكرا راستي هبا خوي خير خوازي جماري لو من دانا وراستي نكمار من ابو امن هيش جنابي والله بس هيش كينو بس بيشون بس خسالم كتبونا اي راستي هر ارزاق قنيه بخوي استا همو مننا مزراي كلي رب او بردبوي هيش يتمان ما ساعه شيبو شيبو اما هسه او لا فواهات او مزرعه وقت خوي الشركه كانت يخوان تعمل كدوا اغلب ساكرة بخلاتي تشاندا إلا توانا هي كم زار خوا زي نقول أسر شارواني هاتن توانا ما أنا كاس كان هاتي تلفونه زور شخص كديا تلفون شخص أنا قلتينا مزرعة ساقة خان هولا كان هم مزرعة وسبب زار خارتا هم دكتورين دار ماوەی زیاتر لە 5 ساڵە هاوڵاتیانی بەشێک لە گەڕەکانی شاری هەولێر بەدەست دروستبوونی لافا و گەڕانەوەی ئاوی ئاوەڕۆکانەوە دەناڵێنن حکوومەت یاریێمیش تا ئێستا نەیتوانی وە کێشەکانیان چارەسەر بکات ئەمە لە کاتێکدا دێت حکوومەت یارێم لە ساڵی ڕابردوو بڕەپارەیەکی خەیاڵی لە دروستکردنی مەزرایەکدا لە گەڕەکێکی شاری هەولێردا سرف کرد بەڵام هاوڵاتیان دەڵێن نەک کێشەکانیان چارەسەر نەبوو بەڵکو لەم ساڵدا خراپتریش بوو. ئەو کێشەیە بە مەزرای تا نابیتنەوە چەند سارە ئەو شتە ڕوو دەداتن تقریبا 7 سار بە بەردەوام ئەمە مارمان دەکاتە بەر لافاوی ئەیبنیەت خوا لەناو شاری هەولێر لەناو بازار جەرگەی هەولێرەوە چەند سارە ئەو شتە بەردەوامە لافاو یعنی مەحافزی هەولێر جارێک 2 3 دا ئێستا تەلەفۆن لێ دەکەی سکرتێرەکە دەگرێ بەخۆ شێر ناگریتن دەزای مەزوعەکە چییە قەرەبوو چییە کاکە کولی مار بای دەفتەرێک زەرر پێ دەکەوی دێ 500,000 دەداتێ قەرەبووی استفادەی مە نییە ئیلا عیلاجیەوەی تێک بدێ دۆما بەرە پرسانەی دێن لێرە بەس حەزی عەزەڵات دەکەن بەس دێن خۆ پیشانی تەلەڤیزیۆن شتیوە دەدەن سێ بوو هاتوو ئەمە مەجارمان نەبوو ئەکە چینە سە دیواری کوڕە کادەمەی لە شتێک کرد و قوتاری کردین ئەو مارە زیرانەژ ئێک دوسێ کوڕ هاتنەمەیان بردە مارێ خۆ کوڕەوەڵا زەبرێم چی نابینی ماردەمینی بەڵا نەمایە مار باغاردی ساراوەینە بەس ئەو سار و سارەکی دیگە لە پیس بوو هیچ نەما سەلازەوم بزەغ ئەو شتا خەسارە هەمووی پڕ قڕەشینە زەرور و زیانەکانیمە بە ئیسابە زۆرە دیار نییە نازان ئێستا بزانین برێن هەرچەند دەبێتن دیار نەکرایە تا تەسبیح حیساب و جەردی خۆمان دەکەین جەماعەت بەمایان گوت مەزرایەکمان لێدایە دەگە خەزێنەیەشی ئاو نامینێ ئەو سار بووە بە کێشەوە تووشی کێشە بینەوە و ئەشیاکانمان دانا هەمان کات یعنی هیچ مەزرایەک چەند ملیۆنێک دۆلاری لێ سەرف کرا بێ ئیسفادە بووە یعنی ئیسفادەمان لێ نەکرد لە هیچ شتێکی ساڵانە بەهۆی دروستبوونی لافاو لە چەند گەڕەکێکی شاری هەولێر هاوڵاتیان لە شەوەکانی زستاندا لە ترسی دروستبوونی لافا و گەڕانەوەی ئاوی زێرابەکان شەوانە خەو ناچێتە چاویان و حکوومەت یارێمیش بەبێ ئاگا و کەم تەرخەم لە ئاست کێشەکان وەسف دەکەن بەهۆی ژێراوکەوتنی ماڵەکانیان ئەو کەلوپەلانەی دەیبینن بە تەواوەتی پیس بوون و تەڕبوون و چەند خانەوادەیەکیش لە چەند گەڕەکێکی جیاوازی شاری هەولێر بەهۆی ژێراوکەوتنی ماڵەکانیان ئاوارەی کوچە و کۆڵانەکان بوون. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.